هەندێک جار پەروەردەکردن و گەورەکردنی تەنها یەک منداڵیش بۆ دایکان سەختە. بەڵام ئەگەر بیهێنی تا پێشچاوت، کاتێک باسەکە دێتە سەر 69 منداڵ، ئەو کاتە چۆن دەبێت؟ ئەم خانمە 16 جار دوانە، 7 جار سیانە و 4 جاریش لە سکیدا 4 منداڵی هەڵگرتووە و بووەتە خاوەنی 69 منداڵ. بنەماڵەیەکی بەڕەچەڵە گڕووسی کە باوکەکە ناوی فیۆدۆر ڤاسیلێیڤا بوو، خێزانەکەشی ناوی ڤالەنتینا بوو، خاوەنی 69 منداڵ بوون. لە نێوان ساڵەکانی 1725 بۆ 1765 خاتوو ڤالەنتینا 16 جار دوانە، 7 جار سیانە و 4 جاریش لە سکیدا 4 منداڵی هەڵگرتووە و هێناوینەتە دنیاوە، کە کۆی گشتی هەموو ئەمانە دەکاتە 69 منداڵ. پرۆسەکە بریتی بووە لە 27 جار سکردن و منداڵبوون. لە ڕووی زانستیەوە خانمێک دەتوانێت زۆر زیاتر لەوەی بە مێشکی ئێمەدادێت منداڵ بهێنێتە دنیاوە. هەرچەندە ڕزگاربوونی ڤالەنتینا لە 27 جار منداڵبوون بەکارێکی ئەستەم دێتە پێش چاومان و باوەڕ پێ نەکراوە، بەتایبەت لەو سەردەمەدا کە هەر سکپڕبوونێک مەترسی بووە لەسەر ژیانی دایکەکە. لەبەر ئەوەیە تاکو ئێستاش پزیشکان و توێژەران لێکۆڵینەوە لەو بابەتە دەکەن و سەریان لەو حاڵەتە دەگمەنە سوڕماوە. بەڵام لە ڕاستیدا هەرچۆنێک بووبێت، دەکرێت بڵین ئەو خانمە زۆر بەبەخت بووە کە توانیوێتی هەموو جارەکان بە پارێزراوی ڕزگاری ببێت.